پرسیاری هاوڵاتیەکی تری بەڕێز دەربارەی منداڵەکەی کە دەڵێت 26 ڕۆژە لەدایک بۆ سەرەتا قەبز بوو، دوای ئەو سکچوونی گرت، ئێستا بۆنی پیسایەکەی ناخۆشە، شیری خۆم و قوتوش دەخوات، ئەبێ هۆکاری شیرەکە بێ و کێشی 3 کیلۆ 900 غرامە. بەڕێز دایکی بەڕێز بەنسبەت مناڵەکەی جەنابتەوانێ مەسەلەی بۆنی پیسایی بەڕاستی ئەوەندە گرنگی نییە وەکو لە چەند نیشانەیە کە لە پیساییە ئەگەر هەبێت، بۆ نمونە سکچوونێکی تەواوەتی بە پیسایەکەوە دیار بێ، خوێنی تیابێت یان جەراعەتی تیابێت، یان مناڵەکە نیشانەی تری لەگەڵ هەبێ، بۆ نمونە تای هەبێ، ڕەشانەوەی بەردەوامی هەبێ، ئەمانە کۆمەڵە نیشانەی نەخۆشین. ئەگینا زوربەی جارەکان، زوربەی کاتەکان ئێمە ئەیبینین مناڵی تازە لەدایک و مناڵی کۆرپە لە سەرەتای تەمەن تا چەند مانگێکیش بە تایبەتیش لەو منداڵانی کە شیری دایکیانە خۆن پیساییەکەیان شلە، زوو پیساییەکەن، بەڵام لە هەمان کاتە مناڵەکە باش گەشەی کردووە، میزکردنی تەبیعیە، لەو کاتەیە پێویستی بە هیچ نییە.